ڕێز و سڵاو بێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان بۆ بەرنامەی ڕۆژمان چەند بابەتێکمان بۆ ئامادە کردوون کە یەکەمیان نووسینێکە لە بەڕێز ئاسۆس هەردی باسێکەکە لە دەنگدانەوەی سووتانی چەکەکان لە میدیای تورکیادا. واڵێت بە شێوەیەکی گشتی وەک چاوەڕێ دەکرا ڕۆژنامە و کەناڵەکانی نزیک لە ئەردوغان و حیزبەکەی بە کاناڵە سەربەخۆکان و ملیەکانیشەوە لە تەلەڤیزیۆنی وڵاتەدا سەرتاپا پیاهەڵدانە بە سەرۆک و حکمەتی سەرۆکدا، هەر هەمووی پشتیوانەی لە هەنگاوەکانی حکوومەت دەکەن. دوو حیزبەکەی ئۆپۆزیسیۆن واتە حیزبێکیان کە چەند ساڵێک لەمەوبەر مەهەبەی باخچەلی لێجیابەوە زۆر بە توندی هێرشە کاتە سەر ئەردوغان و حکوومەتەکەی. ئەمڕۆ سەرۆکەکان دەروێش ئۆغڵۆ بە تایبەت هێرشی کردە سەرە و قسانەی ئەردوغان کە باسی هەڵەکانی دەوڵەتیە کرد بەرامبەر بە کورد. لەوانە اختلالەتەکان واتە ئەو تاوانانەی کە بکەر و تاوانبارەکەی دیار نییە و مەجهولە، باسی سووتانی گوندەکان، ئەشکەنجە و تاوانەکان لە زیندانی دیاربەکر و شتی لەوانە. دەروێش ئۆغڵۆ ڕوو بە ئەردوغان وتی تۆ ئازانی ئێستاش لە گەڕەکی قاسم پاشا ئاوە فرۆشی، تۆ پێگەی سەرۆکی دەوڵەتت هەیە، چۆن ئاوە بە زمانی خۆت ئیدانەی دەوڵەتەکە دەکەی لە بەردەم ئوروپا و دنیا و ڕێکخراوە یاساییە نێو دەوڵەتیەکاندا. میدیا و نووسەرەکانی ئەم حیزبە ڕێک بە زمانی سەردەمی 1970ەکانی زاینەی قساکەن و هەڵوێستیان لەسەر پرۆسەکە تونتر بووە، نەرمتر نەبووە. پارتی گەلی کۆماری واتە جەهەبە گەورەترین حیزبی ئۆپۆزیسیۆن بۆ بیرهێنانەوە کە ئەم حیزبە خۆی بە میراتگری حیزبەکەی ئاتاتۆرک ئەزانێ و هەمان ناویشی هەیە، بە شێوەیەکی گشتی لە دوو بۆچوونی جیاوازەوە هێرشەکەنە سەر پرۆسەکە. یەکەمیان ئەوانن کە بە هەمان ئەقڵیەتی کەمالیزم بیر دەکەنەوە و هەل لەوێشەوە بە تەواوی دیژی پرۆسەکە قساکەن. سەری زمان و بنی زمانیان داکۆکیکردنە لەوەی کە لە تورکیادا جیاوازی نەکراوە و ناکرێ، هەمووان هاوڵاتین، ئەو کێشانەی هەن ئەمانە بەرهەمی تێرۆری پەکەکەن. دووەمیان ئەوانن کە ڕەنگە لە بەرامبەر کێشەی کووردا کەمێک نەرمتر بن لە چاو هاوڕێکانی گروپی یەکەمی خۆیاندا، بەڵام هیچ ڕۆژێک هیچ بەرنامە و پلانێکی ڕوونیان بۆ چارەسەری کێشەی کورد پێ نەبووە جگە لە هەندێک دروشمی گشتی. ئەمانیش هەر دژی پرۆسەکە قساکەن بەڵام بە زمانێکی نەرمتر. ئەمانە زۆرتر لەم ڕوانگەیەوە قسە لەسەر پرۆسەکەکەن کە ئەردوغان نە بڕوای بە دیموکراسی هەیە نە بە سەرچاوی کێشەی کورد. ئەمە گەمەیەکە بۆ درێژکردنەوەی تەمەنی دەسەڵاتی خۆی و لێدان لە هێزی سەرەکی ئۆپۆزیسیۆن واتە مەبەستیان لی جەهەپەیە. و ئەڵێەوە تا لە کاتێکدا کە باسی چارەسەری کێشەی کوردەکە بەردەوامە لە گرتن و ڕاوەدونانی ئۆپۆزیسیۆن. لەم ڕۆژەوە ڕەخنە لە دەمپارتی و کورد دەگرن کە خەمی بەرتەسکی چارەسەری کێشەی کورد لە زمانیەوانەوە وێنە گەورەکەی لێشاردوونەتەوە کە تورکیا بەرەو دیکتاتۆریەتێکی یەکجاری ئەردوغان پاڵپێوە دەنێت. کوردیش بەم پرۆسەیە دەبێتە هاوکاری ئەردوغان. لە بەرامبەردا وەکو وتم جەهەپا هیچ بەرنامەیەکی بۆ کورد نەبووە و نییە. بگرە هەر کاتێ دەوڵەتی تورک پەلاماری کوردی دابێ ئەوان ئەگەر هاوکاری نەبووبوون ئەوە بێدەنگیان هەڵبژاردووە. سەیرەوەیە جەهەپا خۆی بە حیزبێکی چە بەزانێ و ئەندامی سۆسیالیز ئانتەرناسیۆنالیستیشە. لێرەشەوە بابێنە سەر ڕۆژنامەی جمهوریەت کە ڕۆژنامەیەکی علمیە و سەردەمانێک بەڕێز عەزیز نەسین سەرنووسەری بووە و نزیکە لە جاهەپەوە و بە توندی دژی پرۆسەکە قساکاویش دیفاع لە مستەفا کەماڵ و کەماڵیزم بە شێوەیەکی بەرچاوەکە و بە توندی دژی ئیسلامیەکانیشە. هەر بۆ زانیاری ئەم ڕۆژنامەیە یەکەم میدیا بوو کە بە بەڵگەی ڤیدیۆیی هاوکاری میت و ئەردوغانی بۆ داعش بڵاو کردەوە. ئەم ڕووداوە بەلۆریەکانی میت بەناوبانگە لە میدیای تورکیادا. ڕۆژنامەی سۆزجوو هەمان هەڵوێستی هەیە. بۆ نمونە ئەمڕۆ نووسەرێکیان باسی ئەو چەکانەکە کە دوێنێ سووتێنران وە پرسێ نازانین ئەو چەکانە چۆن گەشتونەتە دەستی ئەو تێرۆریستانە، ئاخۆ لە کوشتنی هاوڵاتیانی تورکدا بەکار هاتوونیاننا. ئەمانە کەماڵیستی توندڕەون و بۆیان قبوڵ ناکرێت دانی پێدا بنێن سەرچاوەی سەرەکی کێشەی کورد کەماڵیزم و مستەفا کەماڵە. ئەلمانی و توندڕەوەکان لەگەڵ ئەردوغانی ئیسلامیشدا لەلایەکەوە دانویان ناکڵێ. لەم نێوانەدا ڕۆژنامەی ئەڤرەنسەل کە ئەویش ڕۆژنامەیەکی علمیە بەڕوونی پشتیوانی لە پرۆسەکەکە، هەرچی سایتی
تی24 حەسەن جەمالە کە خۆی بە لیبراڵ پێناساکە و بەردەوام کێشەی کورد یەکێک بووە لەو بابەتانەی گرنگی پێداوە بگشتی پشتیوانی لەو پرۆسەیەکە، بەڵام ئەو نیگەرانیش ناشارێتەوە کە مەترسی هەیە کورد لە پێناوی چارەسەری کێشەی خۆیدا مەسلەی بنەڕەتی تورکیا فەرامۆش بکات کە دیموکراتیزەکردنی زیاتری وڵاتەکەیە. جگە لەوانش چەند سایت و میدیایەکی لێ دەرچێ هێشتا زمانی زاڵ لە میدیای تورکیدا زمانەکەی جارانە کە لە باسی کێشەی کووردا پڕە لە باکارهێنانی وشەی تێرۆر و تێرۆریستان. ناوبڕێکی کورد ببینن بە بابەتێکی ترەگەڕێ وڵاتە. نەبەردی مانوونەمان لە شوێنە نائەمنەکانی کار بابەتێکی تری بەنامەی ئەمڕۆمانە. لە ماوەی کەمتر لە یەک هەفتەی ڕابردوودا شایەدی دەیان ڕووداوی دڵتەزێنی شوێنی کار لە شوێنە جۆراوجۆرەکانی ئێران بووین. هەر لەو ماوە کورتەدا لە نەبەردی مانوونەماندا دەیان مرۆڤی شەریف و زەحمەتکێش دەیان کرێکار کە ژیانی کۆمەڵایەتی ئەمڕۆ لەسەر شاری ئەوان دەگەڕێ گیانیان بەخت کردووە یان بەداخەوە سەختی بریندار بوون. بەڵام ئەمە تەنیا هەفتەیەک نییە کە هەواڵی ئەم ڕووداوانە لە نێوان هەواڵەکاندا ون دەبن. لە هەموو هەفتەکانی گشت ژیانی کرێکاراندا بەردەوام ڕووداوە دڵتەزێنەکان دووپات دەبنەوە. بە شێوەی مامناوەند ساڵانە 1000 کرێکار تەنیا لە بواری بیناسازیدا گیانیان لە دەست دەدەن و چەند بەرابەری ئەم ژمارەیەش لەو مەیدانانەدا بریندار دەبن. یەکیان لە داربەستەوە بەردەبێتەوە و قەتعی نوخاع دەبێت، ئەوی دیکە بە خشت سەری دەشکێ و ئەوی تریان دەکەوێتە ژێر داروبەردی بینای نیوەکارە و گیانی لێ دەستەدا. لە نوێترین ژمارەی یەکێک لە بڵاوکراوەکانی ناوخۆی وڵات لە گۆشەیەکیدا هەواڵنێرێک دەنووسێ، هەواڵنێرە ڕەسمیەکانی ئێران هەندێک جار هەواڵی دووخەتی سەبارەت بە ڕووداوەکانی شوێنی کار بڵاو دەکەنەوە کە زۆر جار لەلا بەلای ڕووداوەکانی دیکەدا ون دەبن و پانتایی ڕاستەقینەی کارەساتەکە هەروە شارەوە دەمێنێتەوە. لە زۆربەی ڕاپۆرتانەدا باز لەو ڕووداوانەی کە بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار دەبنە هۆی برینداربوون و کەمەندانبوونی کرێکاران ناکرێ. مەرگی بەرەبەرە و بە شوێنەی کرێکاران بەهۆی نادروستبوون و ناتەندروستبوونی شوێنەکانی کار لە هیچ جێگایەکدا تۆمار ناکرێت. هیچ کات باز لە پیری پێشوەختی سەرچاوگرتو لە کارە سەخت و زیانبارەکان ناکرێت. زۆربەی ڕووداوەکانی شوێنی کار
لە کارگە جیاجیەکانی بیناسازی کە کرێکاران تیایدا بە ڕۆژمۆست خەریکی کارن و لە بیمە و باقی خزمەتگوزاریەکان بێبەرین هیچ ڕەنگدانەوەیشیان نییە. ئەو ڕووداوانەی کە بەهۆیەوە کرێکارانی ئەفغانستانی مناڵانی کار گیانیان لە دەستدەدەن لەلایەن هەواڵنێریە ڕسمیەکانی ئێرانەوە هیچ کات باسییان لێ ناکرێت. خاوەنکاران بەهۆی قازانجپەرستی و تەماعکاری نە بەنیازن ئاسی ئەمنیەتی شوێنەکانی کار ببەنە سەرێ و نە بە خاتری نائەمنبوونی شوێنی کار نیگەرانی گیانی لێدەستانی کرێکارانن. ئەوان تەنانەت نیگەرانی ئەوەش دین کە کرێکاران لە ترسی گیانیان پیشەکانیان بەجێبێڵن لەبەرەوەی کە هەر کات بیانەوێت دەتوانن لەناو لەشکری ملیۆنی ئەرتەشی پاشکەوتی کاردا واتە کرێکارانی بێکار هێزی ئامادە بەکار کرێکارانی دیکە بەکار بگرن و لە هەمان شوێنە ناستاندارد و نائەمنەکانی جاران هەموو جۆرە کارێکی دژوار و زیانباریان بەسەردا بسەپێنن. لە ڕاستیدا تا کاتێک کە خرۆشی شۆڕشی کرێکاران و جەماوەری زەحمەتکێش بارگە و بنێ ڕژیمی کۆماری ئیسلامی و نظامی سەرمایەداری تێکەوە نەپێچێت ئەوە کرێکاران خۆیانن کە دەبێت بیل لە خۆیان بکەنەوە بە هاوپشتی خۆیان خاوەنکاران و دەوڵەت ناچار بە دابینکردنی ئیمەنی و ئەمنیەتی شوێنی کارەکانیان بکەن. کوشتنی کرێکار لە شوێنی کار پێویستە قەتڵی لە ئەنقەست باژمار بێت. لەم بوارەدا خواسی دەستبەجێ و خێرای چینی کرێکار بریتە لە بیمەکردنی کامڵی کرێکاران لە بەرامبەر خەسار و زیانەکانی کار چ لە شوێنی کار یان لە دەرەوەی شوێنی کار ڕووبدات بەبێ ئەوەی کە کرێکار پێویستی بە سەلماندنی کەمتەرخەمی خاوەنکاریان بەڕێوەبەرێتی ناوەندی بەرهەمهێنات بێت. دانی خەسارەت بەو کرێکارانەی کە بەهۆی ڕوودا و زیانەکانی کار تووشی نەخۆشی و کەمەندام بوون دەبن و یان توانای کارکردن لەدەستدەدەن. ئەوەش بە هەزینەی خاوەنکار و دەوڵەت و لە ڕێگەی لێکۆڵینەوە و چاوەدێری نوێنەرانی هەڵبژێردراوی کرێکارانەوە دەبێت ئەنجام بدرێت. دانی هەزینەی زەمانەتی ئیمەنی و ئەمنیەتی سەڵامەتی شوێنی کار و هێنانە خوارەوەی مەترسیەکانی شوێنی کار بۆ کەمترین ئاستی خۆی چاوەدێری و پشکنینی پزیشکی بەردەوام لە بەرامبەر مەترسی و نەخۆشیەکانی سەرچاوەگرتو لە جوێری کار لەلایەن خاوەنکاران و دەوڵەتەوە. هەڵبژاردننی هەیەتەکانی لێکۆڵینەوەی کرێکاری بە دەنگی ڕاستەوخۆی کرێکاران کە بەکردەوە دەرهاتنی ئەم داخوازیانە دەخەنە ژێر لێکۆڵینەوە و حسابڕەسیەوە.
یان کارمان بدەنێ یان لە کۆڵمان بنەوە. ئەمە هاواری ناڕزایەتی ژنێکی لاوی دەستفرۆشی نێو مێترۆی تارانە لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێرشی هێزە سەرکردەکانی ڕژیم. بە پەیامەرە ناڕەسمیەکان 800,000 تا 1 ملیۆن دەستفرۆش لە مێترۆی تاراندا بەم چەشنە کار دەکەن و بەم جۆرە کارانەوە سەرگەرمن. بە بەرینتربوونەوەی ئاستی بێکاری ڕووکردنە دەستفرۆشی زیاتر لە هەر سەردەمێکی دیکە بۆتە باو لە نێو کۆمەڵگادا بە چەشنێکە لە گۆشە و کەناری هەر شارێکدا کۆڕ و کۆتاڵی دەستفرۆشان ڕاخراوە و ڕۆژانەش بەردەوام دەکەونە بەر هێرشی مامورانی کۆماری ئیسلامی. زۆرترین دەستفرۆشەکان دوای تاران کە بە بەراورد لەگەڵ دانیشتوانەکەی ژمارەیەکی زۆر لە دەستفرۆشانی لەخۆگرتووە لە ناوچە سنووریەکانی ئێران و ئەو ناوچانەی وا دواکەوتو ڕاگیراون وەک کوردستان و سیستان و بەلوچستان سەرگەرمی ئەم کارن و زیاترین هەواڵی هێرش بۆ سەر دەستفرۆشانیش تایبەت بەم ناوچانەیە. ژیانی دەستفرۆشان بە تایبەتی ئەو بەشەی کە گشت ئەو شتانەی دایان هەوێ بیفرۆشن لە ساکێک یان لە خورجینێکدا جێی دەبێتەوە بە چەشنێک فەلاکەتبارەکە تەنیا کاتێک کە گوێ لە قسە و دەردەکانیان و دەردە دڵەکانیان دەگری دەتوانی بزانی کە بۆ فرۆشی وردە کەلوپەلەکانیان ئەو تۆزە وردەواڵەی پێیانە دەبێت چه سەختی و دژواریەک تەحمڵ بکەن. هەروانەی کە لە مترۆی تاراندا دێن و دەچن و شتومەکەکانیان دەیگێڕن تا وردی بکەنەوە وەک خۆیان دەڵێن ئابڕوویان لە گرێوی ئەم کاڵا ئەمانەتیانەدا داناوە. ئەمانە بە هیوایەوەی کە ژیانی هەژارانەیان سەر و سامان بدەن هەر چەشنە ڕیسکێک قبول دەکەن. ئەوان خۆ دەخەنە مەترسیەوە و لە بەیانیەوە هەتا شەو بەنێو مترۆدا دەگەڕێن و وردەواڵەکانیان و وردە کاڵاکانیان دەگێڕن تا بەڵکو بتوانن دوور لە چاوی پۆلیس و مامورانی مترۆ بیان فرۆشن و لە کۆتایی شەودا لەگەڵ خۆیان پوڵێک بەرنەوە بۆ سەر سفرە و ماڵیان. بەم حاڵەشەوە ئەم توێژەبەرینە لە بێکارانی هەژار و دەستەن کە ڕێگای دەربازبوون لە برسیەتی لە دەستفرۆشیدا دەبینن و ڕۆژانە دەکەونە بەر هێرش و هەموو کات و ساتێک ترسی ئەوەیان لە هەیەکە دار و نەداریانە دەست بدەن و لەسەر کەڵانتەری و ببورن لە کەڵانتەری و لە بنکەی پۆلیسەوە سەر دەربێنن. زۆربەی بێکارانی شارەکان لە پیادەڕەوەکاندا جادەوانەکانی دەوروبەری شار دەوروبەری ترمیناڵەکان و تقریبەن لە هەموو شوێنێک بە ساتێکیان لە جلوبەرگی کۆنە و دەستی دوو دەستی چەندەمەوە بگرێت تا سەوزە و میوە و کەرەسەی یاری مناڵان و وەسایلی ئاشپەزخانە و هەموو جۆرە خواردەمەنیە کوشتومەکێک کە پێداویستی توێژی خوارەوەی کۆمەلگان بڵاو دەکەنەوە تا شەو بەدەستی بەتاڵ نەگەڕێنەوە بە ناو بنەماڵەکانیان. بوونی دەستفرۆشی ئاشکراترین پێناسەی ڕاستەقینەی ڕێژەی بێکاری لە هەر کۆمەلگایەکدایە. زۆربەی ئەم دەستفرۆشانە لاوانێکن کە تازە گەیشتوونەتە تەمەنی کارکردن و یان دەرسیان خوێندووە و چوونەتە زانکۆ بەڵام شانسی ئەوەیان نەبووە کە لە بواری شارەزایی خوێندنی خۆیاندا کارێکیان دەست بکەوێت. دەستێک لەم دەستفرۆشانە کرێکارانێکی بێکارکراون کە کارەکانیان لە دەستداوە و نەیانتوانیوە هیچ کارێکی دیکە بدۆزنەوە. ژمارەیەکی دیکەیان کرێکارانێکی لە کارکەوتون کە ئیتر توانایی کارکردنی ڕابردویان نەماوە و لە هیچ چەشنە یارمەتیەکیش بەهرەمەند نین. ژمارەیەکیش لەم دەستفرۆشانە ژنان و پیاوانێکی بەتەمەنن کە بە هیچ لایەکەوە یارمەتی نادرێن و یان ئەگەر شتێکشیان بدرێتێ پێداویستیەکانی ژیانیان پێدابین ناکرێت بەوانە. بەشێکی دیکەشیان کەسانێکن کە بۆ کاری هەیەیانە ناتوانن وەڵام دەرەوەی پێداویستیەکانی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان بن و لە پاڵەوەدا بۆیە دەستفرۆشیش دەکەن. کۆماری ئیسلامی نەتەنیا وەڵامێکی بۆ ئەو بێکارانەی بە شوێن کارەوەن و لە هەوڵی کاردان نییە بەڵکو ئەو کاتەش کە بێکاران بۆ دابینکردنی پێداویستی ژیان و بەڕێوەچوونیان ڕوو دەکەنە دەستفرۆشی بە شێوەی جۆرا و جۆر لەلایەن ڕژیمەوە دەکەونە بەرهێرش دەست بەسەر وەسایلەکانیاندا دەگیرێ و گەلێک جاریش هەرچی هەیەە تاڵان دەکرێت. لە ڕاستیدا ئەگەر ئەو لاوەی بە شوێن کارەوەی ئەو کرێکارەی بێکار کراوە و ئەو کرێکارەی لە کار کەوتووە یانەوەی ئینسانەی بەتەمەنێکی زۆر گەیشتووە کە ئیتر نابێت کار بکات و ئیتر بێ خاننشین بێت ژیانێکی دابین کراویان بوایە نەخۆیان و نەمناڵەکانیان ناچار بە دەستفرۆشی نەدەبوو. ڕژیمی کۆماری ئیسلامی نەدەی هەوێ و نەدەتوانێت لانیکەمی ژیان بۆ جەماوەری خەڵک دابین بکات تا ناچار نەبن بۆ دەستەبەرکردنی ژیانێکی مەمرە و مەژی بچنە ژێرباری دۆخێکی بەم شێوەیە دژوارەوە. کامە کەلام ژاونی دڵی ئێوە تەسکین دەدات تا بە گەرووی هەموو جیهان هاواری کەم لە کامە ماڵ
لنێو کامە چوار دیواری دانە ڕووخاو کام گۆرستانی شارودێ پرسەی ئازیزانی گەرن هەتا باخی سەوزی یادی ئازیزانم بنێمە کۆڵ بێمە ئەوێ شاری وێران هەر گەڕەکەی تابوتێکە کێ ئەتوانێ بینێتە سەر شان و کۆڵی هەتا منیش دەستی دەمێ بۆ دڵخۆشی دانەوەتان گوڵیشە کاوی کام گوڵدان بە مزگەێنی کامە بەهار گەشتکەمەوە بڵێم خەمی ئاخرمان بێ هەموو ساڵێ و هەموو ڕۆژێ وەکو قەقنەست لە نێو سووتووی خۆڵەمێشی خۆماونەوە دەنگ هەڵدێنین دنیا بۆچی ئاگر ناگرێ هەتا لە نێو بڵێ سەیدا ئەمجار ئینسانێکی تر سەرەڵێنێ بۆ پەنایەک ئەگەڕێین تا خۆ لە گەرمای خۆرەتا و لە بارانی بێبەرەکەت حەشار بدەین دنیا هەمووی ئەڵەی ماڵێکی بێبانە ژیان ئێمە ناگرێتە خۆی هەتا کاتێک لە باوەشی مەرگا بژین ئەگەر لەشمان هێندە برینی پێوە بێت نەزانین کام لامان دێشێ ئەگەر سەرمان هێندە کاسی بێهێزی بێ خوی پێ بگرێت ئەگەر دڵمان هێندە پڕی پەشارە بێ جێی نەفرەتی نەبێتەوە ئەمەش خەمی ئاخر نابێ هەموو ساڵێ و هەموو ڕۆژێ وەکو قەقنەس لە نێو سووتووی خۆڵەمێشی خۆمانەوە دەنگ هەڵدێنین دنیا بۆچی ئاگر ناگرێ هەتا لە نێو بڵێ سەیدا ئەمجار ئینسانێکی دیکە سەرەڵێنێ شهید نامره وکو شاخ وکو بفر وکو درخ وکو بهار و گلباخ شهید بالای بقد بالای کردستانا شهید آوا تینیا تیزاوی اشکنه پنجاو دستا آزاری خاک را جنه سوما چاوا کندواروش دوره بینه سوما چاوا کندواروش دوره بینه شهید بالای بقد بالای کردستانا دلی آزادی و بیداخی لوتکای حلوستی انسانا شهید نامره وکو شاخ وکو بفر وکو درخ وکو بهار و گلباخ شهید بالای بقد
شهیدا تینیت زویت کنه پنجا دستا آزاری خاک را جنه سوماچا کندواروش دوره بینه سوماچا کندواروش دوره بینه بینەرانی خۆشەویست بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان بەم شێوەیە گەیشتە کۆتایی هیوادارین کە تا بە کۆتایی لەگەڵماندا بووبن و ناوەڕۆکی بەرنامەی ئەمڕۆ جێگەی سەرنجیەوەی عزیز بوو بێت توانن خەڵکی پێویستی لێوەربگرن تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم.